مشتري هبووە لە بەغدای هاتیە دەرێ لە بەسڕای هاتیمە لە خارج دێتەوە مشتریمان هەبووە دەرێ لە تیارەیدا بەزیمە دێم لێرە نانەکەی دەخۆم وەکە دەشتیتەوە ئاخر نان بزەوت لێرە دەخواتەوە زەدەستەوە لە هەولێر دێ دوهۆک دێ هەموو شارەکان هەیە نیوڕیان نەخوا هەیە سبەینان نەخوا هەیە ئێواران نەخوا هەر کەسە و بە قانونی ماری خۆی کەی نانی بخواتنە وەختای دێ هەیە سعات 12 شەوێ دێت گەنجانی ئێساش دێن یعنی زۆر شەخۆن خواستی زۆر لەسەرە گەنجیش دێ و بە تەمەنیش دێ بەس بگرە گەنج زیاتر دێت بە خۆمان بەخوای حەزمان لێیە زۆریش حەزمان لێ بە تایبەتی کوڕەکەم زۆری حەز لێ مستەفا زۆری حەز لێیە لەگە مام خەسوێت ئەمیش بەخۆم دەخۆم بەس بە حکمی وەی معدل لە ناوم و زۆر حازر دەکەم بە شێوەیە ناخۆم زۆر چاو ڕوو بەرخ بەکاردێنین و گەورەشی تێدایە مەسەلەن کەلەکە گۆشتەکە سێنسە ئەو گۆشتە کەلەی گۆلکە لەبەرەوەی بەرخ ئەو هەمووە ئەوەی نییە گۆچی ساوای کوردی بەکاردێنین ئەمە